سڵاتان لێ ببەڕێزان زۆرۆمان کاتێک ئەم پسوڵەیەمان بۆیەتەوە یەکسەر سێری کۆتاییەکەیەکی وەڵین ئەم هەموو پارەیە چێ بۆماناتۆتەوە بەڵام ڕاستیەکەی ئەم کاغەزە تەنها داوای پارە ناکات بەڵکو چیرۆکی بەکارهێنانی کارەبای ماڵەکەمان بۆی گێڕێتەوە. وەرن پێکەوە لەم ڤیددیۆیە فێربین چۆن خانە بەخانە ئەم پسوڵەیە بخوێنینەوە و بزانین چەندمان بۆ هاتۆتەوە و چەندمان سەرف کردووە. بەڕێزان لەم بەشی سەرەوە کە لە ڤیددیۆکەیە دیارە دڵنیا بەرەوە لە ناو و ناونیشانەکەت کە بزانە ناو و ناونیشانی خۆتە وەکو لە سەرەوەی وەستڵەکە یان نووسراوە پاژەوەی کە دڵنیا بوویتەوە ناو و ناونیشانەکە هی بەڕێستە. لێرە دوو خانەمانەیە خوێندنەوەی پێشومان هەیە لەگەڵ خوێندنەوەی ئێستا. هەموو جارێک پێویستە خوێندنەوەی ئێستا ناقسی خوێندنەوەی پێشووکەی تاکو بزانیت چەندت سەرف کردووە. وەکو لەم وەستڵەیە دیارە خوێندنەوەی ئێستامان 1000 خوێندنەوەی پێشوشمان 500 کاتێک لێمان دەرکردووە 500 ئاکات کەواتە ئێمە 500 کیلۆواتمان سەرف کردو و لەم وەستڵایەوەکووە بینین بۆمان هاتۆتەوە. بۆیە گرنگە بەڕێزیشت پشکنین بۆ ئەو خانانە بکەیت تا بزانی وەکو خۆیەتی. لە دوایەوە شتێکەیە کە زۆر گرنگە و پێویستە ئاگامان لێبێ ئەویش هەژمارکردنی پارەی کارەبایە. بەڕێزان هەژمارکردنی پارەی کارەبا ئەتوانم بڵێم وەکو پلیکانەیە یا وەکو قادرمەیەک وایە هەرچەند بەرەوسەرەوە بچێت نرخەکانیش لەگەڵ پلیکانەکە بەرزەبنەوە ئەمە بەدڵنیایەوە زۆری نەتانەزانن. بۆیە بۆ پسوڵەیەکی سیرۆژی کاتێک کە پسوڵەیەکمان بۆ هاتۆتەوە بۆ 30 ڕۆژ بۆ یەک مانگە واتە 400 وحدەی یەکەم 400 یەکەی یەکەم بە 72 دینار بۆمان هەژمارەکرێت. بەڵام کاتێک لە 400 وحدەکە تێپەڕێت ڕاستەوخۆ پلیکانەکە یا قادرمەکە ئەچێتە دواتر و نرخەکەی بەرزەبێتەوە ئەبێ بە 108 دینار ئەچێت بەرەوسەرەوە. بۆیە ئەگەر بەکارهێنانت کەم بکەیتەوە و بکەوێتە ژێر 400 وحدەکەەوە 400 یەکەکەەوە ئەوە زۆر بەدڵنیاییەوە پسوڵەکەشت لە کۆتایی مانگە بڕێکی زۆر کەمترێت بۆیێتەوە. بەڵام لەم ماوەی ڕابردوو کە پرسیارێکە بوو زۆر ئەکرا ئەویژەوە بوو ئەگەر ماوەی پسوڵەیەک 6 ڕۆژ بێت واتە کاتێک تۆ پسوڵەیەکت بۆیێتەوە بۆ 6 ڕۆژە لە بری مانگێک ئایا ماچێتە نرخێکی بەرزترەوە واتە لەسەر و چوارسەکەەوە نرخە بەرزەکە حسابەکە کاتێک 30 ڕۆژەکەی تێپەڕان. وەڵامەکە ژەوەیە کە نەخێر بە هیچ شێوەیەک بەڵکو سیستمەکە بە شێوەیەک داڕژراوە کە دادپەروەرانەیە. ئەگەر ماوەی پسوڵەکەت ببێتە 6 ڕۆژ ئەوە قەبارەی پلیکانەکەش دوو هێندە گەورە بە واتە 800 یەکەی یەکەمت هەر بە نزمترین نرخ 72 دینار بۆ هەژمارەکرێت. واتە سیستمەکە بە زۆرێک داڕژراوە چۆن بۆ 30 ڕۆژ 400 وحدەی یەکەم 72 دینار حساب کراوە بۆ 6 ڕۆژەکەش کەواتە 800 وحدەی یەکەم هەر بە 72 دینار هەژمارەکرێت کە ئەمەش سیستمێکی زۆر باش و گونجاوە. و پێویستیشە لە کۆتاییە سێری ئەم خانە بکەین کە نووسراوە بەهای خەرجی ئەمە زۆر گرنگە بەڕێزان لە کۆی گشتی 87,000. بەڕێزان لێرە دەخانەیەگەیە نووسراوە قەرزی پێش ڕووناکی و قەرزی دوای ڕووناکی. بەش یەکەم خانەی قەرزی پێش ڕووناکی ئەم کەسە پێشەوەی کارەباکەی ببێتە پرۆژەی ڕووناکی واتە پێشەوەی ببێتە 24 ساعتی سەرجەم پارەی پسوڵەکانی داوە و واتە هیچ شتێک قەرزار نییە. بەڵام لەو کاتێک کە سیستمەکە بۆتە پرۆژەی ڕووناکی و بۆتە کارەبای 24 ساعتی ئەم کەسە قەرزی پسوڵەکانی 48,000 دینارە. ئەمە ژوە ئەکات لە کاتی هاتنەوەی پسوڵەی نوێ ئەو قەرزەش بێتە سەری و بڕی پارەکە زیاد بکە. کەواتە جارێکی تر کاتێک کە پسوڵەکەت بەدەستگەیشت بە وردی بخوێنەرەوە چاودێری بەکارهێنانت بکە بە زیرەکانە و هۆشیارانە ئامێرەکانت بەکاربێنە بۆ ئەوەی هەمیشە نرخی پسوڵەکەت کەم بێتەوە و تۆ لە کۆتایی مانگەکەیە بە بڕێک پارە لی دەرچیت. کاتێکی شاد بۆ هەموو لایەک.